لێدوانەکەی ئەم دواییەی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەرهەق بەمانەوەی هێزەکانیان لە عێراق بۆ چاودێریکردنی ئێران هەڵایناوەتەوە. دەمەوێت بتوانین چاودێری ئێران بکەین. تەنها ئەوەی دەیکەم دەمەوێت چاودێری ئێران بکەم. بنکەیەکی سەربازی گرنگمان هەیە لە عێراق. دروستمان کردووە بەهایەکی زۆریشی تێچووە. باشترین شوێنە بۆ ئەوی لە بەشە جیاوازەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستی پڕکێشە بڕوانین. لە عێراقیش ئەو وڵاتەی کە هێشتا هێزی ئاسمانی سەربازی بەدەستی ئەمریکاوەیە پێدەچێت سەرۆک وەزیرانی عێراق بکەوێتە نێو بەرداشتی سەدرەکان لە ڕێگەی زۆرینەی پەرلەمانەوە و هاوپەیمانی و دۆستایەتی ئەمریکا. نحن نختلف مع طرح. ئێمە لەگەڵەوە نین کە لەلایەن ئەمریکاوە پێشنیاز کراوە بنکەی سەربازی ئەمریکی لە عێراق بوونی نییە، بەڵکو ڕاهێنەر و سەربازی ئەمریکایی هەن لە چوارچێوەی هاوپەیمانی نێودەوڵەتی ئەرکیان مەشق پێکردنی سوپای عێراق و شەڕی داعشە. کۆبوونەوەی سەرۆکی ئەمریکا لە کۆنگرێس و لە وتاری ساڵانەیدا لەسەر عێراق تەنها ئەوەی وت لە عێراق وایان لە داعش کرد کە هیچ پێگەیەکی بەدەستەوە دەمێنێت. لە وتارەکەشی لە واشنگتن لە بەردەم وڵاتانی هاوپەیمانان دژی شەڕی داعش ئەوەی خستە ڕوو کە هێشتا شەڕی داعش لە عێراق کۆتایی نەهات. بەردەوام دەبین بۆ لە ناوبردننی پاژماوەکانی داعش. پاژماوەیان هەیە، پاژماوەکان زۆر مەترسیدارن. شارەزا دۆخی عێراق وا وەسفەکەن کە ئێران تێیدا باڵادەستە لێدوانی بەرپرسە عێراقیەکانیش سەبارەت بەمانەوەی ئەمریکا لە عێراق لە بەغدا و واشنگتن جیاوازە. بهزيمة الإرهاب داوا لە هەموو وڵاتانی جیهان دەکەم یارمەتی عێراق بدەن بۆ شەڕ لە دژی پاشماوەکانی داعش لە هەموو عێراق و یارمەتیدانی عێراق بۆ ئاساییبوونەوە بەکارهێنانی ناوچە ئازادکراوەکان لە دەستی داعش و بەکارهێنانیان بەبێ بوونی ترۆر. سەدرەکان لە عێراق کە بە دژە ئەمریکان ناودارن شەقام و پەرلەمانیشیان لەدەستدایە. ئایا دەیکەنە فشار بەسەر حکومەتی عێراقیەوە؟ التواجد العسكري الأمريكي ئێستا لەسەر زاری سەرۆکی ئەمریکا ڕووی ڕاستی خۆیانی دەرخست کە لێرن بە مەبەستی یارمەتیدانی عێراق نییە، بەڵکو بۆ پاراستنی ئیسرائیل و بەکارهێنانی عێراقا وەک بنکەیەک بۆ لێدانی وڵاتانی هاوسێ. بەڵام دەکرێت ڕۆڵی ئەمریکا لە شەڕی داعشدا نادیدە بکرێت. ئەی ئەو خەرجێ زەبەلاحانەی ئەمریکا لەو شەڕەدا خەرجی کردووە چی؟ ئایا ئەمریکا بە ئاسانی عێراق جێ دەهێڵێ؟ کە زۆرێک لە شارزان کۆکن لەسەر ئەوەی پێگەی ئێران لە عێراق لە ئەوجی بەهێزیدایە. Iran did not want Iraq to have a status of forces agreement with the United States. ئێران نایەوێت هێزەکانی ئەمریکا لە عێراق بێ، بەڵام وەکجۆمان لە قەیس خەزعەلی بوو کەرەتە و کەلوپەلە لەشکریەکانی ئەمریکا و پشتیوانی لۆژیکی ئەمریکایی و چەک و تەقەمەنی ئەمریکای دەوێ چونکە دەیانەوێت بەکاری بێنن. ئەمریکا وەک سەرۆکەکەیان دەڵێت بنکەیەکی سەربازی گەورەیان لە عێراقە و چاودێرانیش ئەمریکیەکان بە زیاتر لە 5,000 کەس مەزەنە ئەکەن. لە نێو بڕیاری ئەمریکا و ئەجەندای ئێران لە عێراق خاوەن ماڵ چۆن بڕیارەدات؟ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.